ئەو ئافرەتەی بووە هۆکاری سەرکەوتنەکانی عوسمان دیمبلی بە جۆرێک لە یاریزانێکی شکست خواردی تۆپی پێوە کردی بە باشترین یاریزانی جیهان. ڕیمایت بۆش ئافرەتێکی مسلمانی بەڕەچەڵک مەغریبیە و لە وڵاتی ئیتاڵیا لەدایک بووە، بەڵام تەمەنی پێگەیشتنی لە فەڕەنسا بەسەر بردووە. ڕیما پێش ناسینی دیمبلی لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک وەک ژنێکی مسلمان ناوبانگی دەرکردبوو کە بەبێ ئەوەی ڕوخساری پیشان بدات ڕیکلامی بۆ جۆرەکانی پۆشاکی ئافرەتی مسلمان دەکرد. ئیدبۆش لە ساڵی 2010 ئاشنای عوسمان دەبێت، بەڵام پەیوەندەکان بە شاراوەی دەمێنێتەوە و لە ساڵی 2021 بڕیار دەدەن ئاهەنگی هاوسەرگیری لەسەر دەستوری وڵاتی مەغریب ئەنجام بدەن. پاشان لەو ڕۆژەوە دیمبلی نەک لە ژیانی خێزانی دەرگای بەختی کرایەوە، بەڵکو و کاروانی یاریکردنیشی گۆڕانکاری بەرچایی بەخۆ بینی. دیمبلی پاش ئەنجامدانی هاوسەرگیری هەمووان بەڕوونی بەرزبوونەوەی ئاستیان دەبینی، بەڵام کەم کەس درکیان بەوە کردبوو کە ئافرەتێکی مسلمانی مەغریبی هۆکاری ئەم ئاستە چاوەڕوان نەکراوە یاریزانەکەیە. تا لە کۆتاییدا بۆ هەمووان ڕوون بۆوە کە عوسمان دیمبلی ئەوەی بووەتە هۆکاری بەرزبوونەوەی ئاستی ئافرەتێکە بە ناوی ڕیمایت بۆش کە ئەتوانوێتی بە تەواوی کاریگەری لەسەر دەرونی دیمبلی دروست بکە و وای لێ بکات تەنیا سەرنجی لەسەر تۆپی پێبێت. پاشان بە تێپەڕبوونی کاتەکان ئەو یاریزانەی سەردەمانێک بۆی پێکانەوە چەندین جار لە یاریگەکان دوور دەکەوتەوە، توانی سەرکرداتی پاریس سەن جەرمان بکات لە بەدەستهێنانی نازناوی خولی یانە پەڵۆنەکانی ئەوروپا. لە دوجاریشدا عوسمان توانی سەرجەم ئاستەنگەکان تێپەڕێنێ و ببێتە براوەی باڵاندۆر و ئەو خەڵاتی هەمووان ئاواتی بۆ دەخوازن بەدەستی بێنن. لە کاتی وەرگرتنی خەڵاتەکەش دیمبلی سوپاسی خێزانەکەی کرد و وتی هۆکارێکی سەرەکی بوون لە بەدیهێنانی ئەم خەونە و لە هەمان کاتدا ئاماژەی بەوە کرد شەو نوخونیەکان و فرمێسکەکانی کاتی پێکانە یەک لە دوایەکەکانم وام لێ دەکەن زیاتر بایەخی درەوشانەوەی ئەم خەڵاتە بزانم. لە کۆتاییدا ڕیمایت بۆش بۆ هەمووانی سەلماند کە ڕەنگە ئافرەتان نەتوانن لە تۆپی پێدا هاوشانی پیاوان بن، بەڵام دەتوانن کارێک ئەنجام بدەن و پیاوێک بکەن بە باشترین یاریزانی جیهان.